لە بینی خوازبێنی ئافرەتێکا بووم بۆ برایەکی خۆمان تەمەنی 39 ساڵ بوو وتم کچم وەڵاو فڵان کەس داواتەکە و وەڵا کاک تۆجان هێشتا بیرم بە زەواج نەکردێتەوە ئەی شەڵاکی بیری لێکیتەوە خۆت وەرم ساڵ ئادابیدا دەژێن ئیتم ناڵیش نابێ کوڕی من دوای ئەم پاچە شادەیە چی لێ ئەکەیت ئادی بەس پێم بڵێ ئەمە دکتۆرایە ماستەرە چیەکە ئەمە چی لێکی لە ئەخیرە وەختێک ئاوڕێیتەوە باوکە نەماوە دایکی نەماوە کەوتوتە دەلای براو براژن یا ماڵێکە هەیە حکومە داوی تێ معاشێکت هەیە و بە تەنیا لە ماڵەکەی ئەو کافرەتی ئەوروپیەشی هەمووی کرد بە قوربانی ئەم پەڕۆیە ئەم وەرەقەیە ئەم وەرەقەیە چی بۆ کردیت یعنی ئەگەر مۆزەف نەبوویت یا ناژیایت ناو نەبوو تازە بیری کەوتۆ بی بە دایک تازە بیری کەوتۆ شیر بیت کوڕی من یعنی بۆ ئەمە لە خۆمان کردووە یعنی ئەم قودسیەتەی کە داومانە بەم ئیشەوای لێ هاتووە کە هەموو ژیانمان لە پێناوی ئەم میحورەیە سوڕێتەوە لە کاتێکە حەق نییە وا بێت ئەم میحورە بگۆڕێت ئێمە ئەوەی کە ئیساکەنە حالیەن ئەم وڵاتی ئێمە لە طوبا پێشکەوتووە بۆ معلوماتتان لە بوارەکانی ترا پێشکەوتوو نییە ئەم قسەیە هەڵگرن لای منەوە والله من ئەم جارە لە مؤتەمەری لەندەن بووم چوو بووین بۆ دەورەیەک چوو بووین بۆ مؤتەمەر و کۆنفرانسێک 4 دانە ڕۆژ بە سەرەتانی غوددا دکتۆر و اختصاص لە یابانەوە هەتا ئەمریکا کۆ بووبەوە لە جنوبی ئەفریقیاوە تاوەکو ئایسلەندا خەڵک هاتبوو واللهی خۆم لە زۆربەیان زیرەکتر دەزانی ئەگەر نەڵێم لە هەموویان لە فەزلی پەروەردگارەوە یەک شتیش نەبوو قسەمان تایانە بێت یەک شتیش نەبوو ئەوان بێڵێن و ئێمە نەیزانین یەک شتێک نەبوو ئەوان کردبێت یان ئێمە نەمان کردبێت بەعکسەوە شتی وامان کردبوو نەخۆشەیەکی ئێستا لەوانەیە گوێی لە دەنگم بێ 10 دانە ساڵە لە سویدە دەمارێکی سەوتی بڕاوە عەمەلیاتی غودەی بۆ کراوە غودەکەی دووبارە بۆ هاتۆتە سەر سنگ و سەر دڵی یەک کەس نەی وەراوە جورئەکە عملیاتی بۆ بکەوتیان بەس عملیاتە بۆ بکەیت دەستی تۆ ئین دەمارەکەی ترە بڕێ و ئەبێت تا ماوی لێرەوە ناسە بێ سنگە بکەینەوە بۆی کە غودەکە دەربێنی نەسنیمان کردەوە نە دەماری سەوتی بڕا عملیاتەکەشمان بۆ کرد و نردمانە ماڵەوە ئێستا مەمنونی جەنابتانە تن دەبڕۆ بۆ سوید بڵێەوە لە کوردستان بۆم کراوە فأما بنعمة ربك فحديث أما بنعمتي خوا قساكم بۆیش پێتان بڵێم کە ئێمە لە طوبە نەقسمان نییە لە فەزلی پەروەردگارەوە بەس چەند سیاسیمان نوقسانە ئێمە سیاسی خوێنەوار چەند لە ئیقتصادا دواکەوتوین چەند لە سناعەیە دواکەوتوین چەند لە زانا و دینداری و عالمی دینیە دواکەوتوین چەند لە گەشتیاریە دواکەوتوین چەند لە ئیعلاما لە پشتەوەی چەند لە مێژووە ئێستاکە نەشک ئێمە وەکو کورد مێژوو خۆمان لەوانەیە زۆر جالا ڕوون نەبێ نیوەمانەڵی نەورۆز مقدسە و نیوەکەی ترمانەڵی وڵا ئەسڵەن کوردی تا چەو ساوەرێتەوە ئێستش خۆمان حاڵی نین لەم اختصاسانەیە چەند شتمان پێویستە کە دکتۆر و پسپۆڕای تیا پەروەردە بکەین بەڵام بەداخەوە هەمووی چاوی لەوەی هەر نەخێر کوڕم بڕۆ ئیدارە و اقتصاد بچۆ بانک بچۆ بەشەکانی تر بڕۆ دیزاین بڕۆ هەندەسەی مەدەنی بڕۆ میعماری بچۆ کارەبا بچۆ نەوت با من دەستە ماچکەم خەڵک وازانێ بەس ئەوە ژیانی تایە وا نییە سەگەنە لە ئەوروپا بەڵێ هەمووی ئەوانەی کوردەکانیش فێر بوون لێوە هەر هەمی ملی خۆی بۆ تۆ بەشکێنێ ئەوروپیەکە حەزی لێی نییە سوبحان الله لە بچم ژیانی خۆم لە پێناوی طوبا دابنێم خۆم نەدۆزیبێتەوە من هاتووم لە ژیانە ڕابێرم ئیستراحەت بکەم بەشێکیشی ڕاستەکە بەڵام کوردەکە وان نییە کوردەکە هەر مێشکی لایە چۆن طوب خوێنێ چکە بۆ لێرەوە لێ مێشکیا چەسپاوە بەس طوب مقەدەسە بۆیە باوکی من کوڕی من ئەمەی کە ئێستاکەنە هەیە ئێمە ئەڵێین با هەبێت بەڵام خۆتان و کۆمەڵگا و
خێزانیش مەکەن حاڵەتێکەوە کەیتر وا بکەین هەستکەین ئێمە لە سژنین لەبەری کە مناڵێکمان لە شەشە واسکەین لە چاودێری ورداین مناڵێکمان نەخۆشەوە بە دیارەوەی عینەن وای لێ هاتووە ناکرێ ئەمە من ئەڵێم ئەمە قۆناغێکی گرنگە ئێستا سەرمان واقعەکە هاتۆتە پێش بەڵێ چارەنووسی تو ئەمە دیاریەکە بڵێ ئەو نە هەوڵ بە لەو سەر و پەشیمان نەبیت هەموو هەوڵێکی بۆ بە تەنانەت ململانەیەکی تەواو بکات تاوەکو ئەو حەدەیە گەیتەوە کە ملی خۆتی بۆ بشکێنیت بەڵام بە سترێز نا بە ترس نا بە قەلەقی نا بە دڵە ڕاوکێ نا بەمە ناکە تۆ ئیستاکەنە نەک هەر شەشی تیادا بنیت بڵێ وەڵام ئەم ساڵیش خۆمێنمەوە دەرەجە ساڵی لە تەمەنی تۆ دەرەجەی تیانیت وەڵام ساڵ دەرەجەی منە وەڵای شڵا بە تەمام ئەم ساڵ دی کوڕ ماس بێنە